سڵاوی خۆی گەورەتان لێبێ قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆی ئەمجارە دەینە سەروانەی پێنجەم لە بەشی یەکەم لە بیرکاری پۆلینۆ ئەویش کە لاسەنگەکانە بەواستە یەکێک لەم هێمانە دەزانین کە بابەتەکەمان چیان لاسەنگە یاخود پرسیارەکانی پێ بناسینەوە. هێماکانیش چیە؟ گەورەتریان یەکسان، بچووکتریان یەکسان. ئەمە چۆن بزانین کامە گەورەترە کامە بچووکترە؟ ئەو نیشانانە ڕووی نیشانەکەی لە هەر شتێک بی ئەو گەورەترە. ئێستا دەینە سەر نمونەی یەکەم ئەڵێ سینکۆنۆ. ئێستا مادام پشتی لێ ئەڵێن چ بچووکتر لە 15، ئەگەر ڕووی لێبا دەمانگۆ چ گەورەتر لە 15، بەڵام پشتی لێکەوە دەڵێن چ بچووکتر لە 15. هەنگاوەکانی شکارکردنی لاسەنگەکان چیە؟ ئەمە دەبێت چ بکەین؟ هەنگاوی یەکەم گۆڕاو یاخود پیتەکە، جا پیتەکەمان سبی سین بی ساد بی هەر شتێک بی بەتەنێ لە لاشی لاسەنگەکەی بەزێ دەڵێن ژمارەکانیش دەبینە لاکەی دکە. ئێستا لێرە ئەمە خۆمان لەو نوێ ڕزگار بکەین. ئێستا ئەو سینە چی لەگەڵە؟ ژمارەیەکی لەگەڵە. دەبی چ بکەین؟ خۆمان لەو ژمارەی ڕزگارکەین. ئەو موجب نوێە چ دەکەی؟ دەگوازیەوە دەبێ ئەو بەری لاسەنگەی کە برتە ئەو بەری هەر ژمارێک لەو لای بیستە ئەو لای نیشانەکەی دەگۆڕ. ئەگەر موجبی دەبێتە چ؟ دەبێتە سالب. ئەگەر سالبی دەبێتە چ؟ دەبێتە موجب. سینەکە وەک خۆ دەنووسینەوە، ئەو ژمارەی دەگوازینەوە، نیشانەکە وەک خۆ دەستکاری ناکەی، پازدەکە وەک خۆ. ئەو موجب نوێە کە برتە ئەو بەری نیشانەکەی دەبێتە چ؟ دەبێتە سالب 9. سینەکە وەک خۆدی نەخوارێ، نیشانەکەش وەکو خۆ کە بچووکترە، 15 منو دەکاتە 6. کەواتە سین بچووکترە لە چەند؟ بچووکترە لە 6. ئەگەر بێت و لەسەر هێڵی ژمارەکان بنوێنین، هێڵی ژمارەکان عادەتەن دەستە چەپ ژمارەی سالبە کە پێدرێت چە؟ سالب ئینفینیتی. ناوەڕاستەکەی سفر، دەستە ڕاستە چییە؟ موجب ئینفینیتی. ژمارەکەمان چەندە؟ موجب 6. کەواتە دەکەوێتە چ؟ دەکەوێتە دەستە ڕاست. ئەوە 0 1 2 3 4 5 6. بازنەیەکی بە دەوری شەشەکەی دەچێشین. ئەگەر یەکسانەی لەگەڵدا بوو بازنەکەی چ دەکەین؟ تۆخەکەین. ئێستا یەکسانەی لەگەڵدا نیە کەواتە تۆخ ناکەین، ڕاستەوخۆ. ئەڵێ چ؟ سین بچووکتر لە چ؟ بچووکتر لە 6. بچووکتر لە 6 چ دەکریتەوە؟ بچووکتر لە 6 5 4 3، یعنی ناوچەی شیکارەکەمان دەکەوێتە چێندەر؟ لۆ ئەو لای دەڕوە. سین بچووکتر لە 6، کەواتە بچووکتر لە 6 دەبێتە چ؟ ناوچەی شیکار لۆ ئەو لای دەڕوە. دێنە سەر نمونەی بە ساد کەم 3 گەورەتر و یەکسان، گەورەتریان یەکسان لە چ؟ لە سالب 6. ئەمە هەنگاوی یەکەم دەبی سینەکەی بەتەنێ لە لاشی بەجێ بێڵین. سادەکەی عفو، سادەکەی وەچ خۆ ئەنووسینەوە، نیشانەکە وەچ خۆ، سالب 6ەکە وەچ خۆ. ئەو سالب 3 نابی لێرەبی، چونکە گەر لێرەبی مشکلە دروستەبی. ئەو سالب 3 ئەگوازینەوە لە ئەو بەری. سالب 3 بێتە لای دەبێتە چ؟ دەبێتە موجب 3. سادەکە وەچ خۆ، نیشانەکە وەچ خۆ، گەورەتریان یەکسان. سالب 6 کۆ 3. ئەگەر نیشانەکەت موجب و یەک سالب، هەمیشە بڵێ ژمارەی گەورە کەم گچکە. 6 کەم 3 دەکاتە 3. 6 گەورەتریان 3 6. نیشانەی شەشەکە چییە؟ سالب. کەواتە ساد گەورەتر و یەکسانە لە چ؟ لە سالب 3. هێڵی ژمارەکان دەستە چەپەکە چییە؟ سالب ئینفینیتیە. دەستە ڕاستەکە چییە؟ موجب ئینفینیتی. نێوەڕاستەکەشی چییە؟ 0. سالب 3 دەکەوێتە چێندەر دەستە چەپ؟ ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3. بازنەیەکی دروست دەکەین، بازنەکەی تۆخ دەکەین لەبەر چ؟ چونکە خەتەکەی لەگەڵدایە، یەکسانەی لەگەڵدا. ئەوە بازنەکەمان تۆخ کرد. ئەڵێ چ؟ ساد گەورەتر و یەکسانە لە چەند؟ لە سالب 3. گەورەتر لە سالب 3 چەند دەرەگریتەوە؟ سالب 2 سالب 1، چونکە عادەتەن ژمارەی سالب چەندی بچووکتر بی چی؟ گەورەترە. ئێستا لێرە سالب 2 مان هەیە، سالب 2 گەورەترە لە سالب 3. ئەڵێ ساد گەورەتر و یەکسانە لە چەند؟ لە سالب 3. گەورەتر لە سالب 3 کەواتە ناوچەی شیکارەکەت لۆ ئەو لایە. دەینە سەر نمونەی جیم 3 ساد گەورەترە لە سالب 27. ئێستا نێوان ساد و 3کەی چییە؟ کردارەکە جارانە. لێرە زۆر تەلەبە خەڵەت دەکات، دەڵێت چ؟ ئەمە ئەو 3 دەگوازمەوە، نەتوانی لە کرداری جاران یاخود دابش ژمارەکان بگوازیە لەوە بەری.
تەنها ئەگەر کۆیان کەم بوو ئەو کات دەتوانی ژمارەکان بگوازیەوە. بەڵام لێرە کردارەکە چیە؟ جارانە. مادەم کردارەکە جارانە، ئەتوو پێچەوانەی جاران چییە؟ دابەش. کەواتە هەر ژمارەێک لە تەنیشت سادەکەی بوو هەردوو لای دابەشی ئەو ژمارەیەکە. ئێستا تەنیشت سادەکەم سێ، کەواتە هەردوو لای دابەشی چەند دەکەین؟ دابەشی سێ. سێ سادەکەیەوە چ خۆ ئەنووسینەوە؟ نیشانەکەەوە چ خۆ؟ سا لە 27ەکەەوە چ خۆ؟ هەردوو لا دابەش سێ، دابەش سێ، دابەش سێ. سێ لەگە سێ کورتە بتەوە، یاخود بڵێ سێ دابەش سێ دەکاتە یەک، یەکەکەش نانووسینەوە تەنها سات. گەورەترەکە وەچ خۆ دادەنینەوە. ئێرە سالبە، ئێرە موجەبە. سالب دابەشی موجب دەکاتەوە سالب. 27 دابەشی سێ دەکاتە 9. کوبزانم دەکاتە 9. وەرە ئەو سێ جاران 9کە دەبی 27 دەرسی سێ جاران 9 27. سات گەورەتر لە 27. دێنە هێڵی ژمارەکان دەستە چەپ سالبەکانە، دەستە ڕاست موجبەکانە، نێوانەکەش سفرە. سالب 9 چەند دەرەگرێتەوە؟ وەرە بژمێرە تاکو سالب 9 باز ناچی دروستکە. ئەگەر خەتەکەی لەگەڵدابی تۆخکە، خەتەکەی لەگەڵدایە نەخێر، کەواتە بە بەتاڵی بەجێ دێڵین. ئەڵێ چ ساد گەورەتر لە سالب 9. گەورەتر لە سالب 9 لۆلای موجبەکانە. دێنە سەر نمونەی دال. سالب 8 سین گەورەتر لە 48. نەتوانی بڵێ ئەو سالب 8 هەیە گوازمەوە لەبەرچی چووکە کردارەکە چییە؟ جاران. کەواتە ئەو ژمارەی تەنیشت سینەکەی هەر ژمارێک بێ هەردوو لای دابەشی ئەو ژمارەیەکە، کەواتە هەردوو لای دابەشی چەند؟ سالب 8. ئاگادار بە لە کاتی دابەشکردنی ژمارەی سالب نیشانەکە چ لێ دێتێ؟ نیشانەکەت پێچەوانە ئەبتەوە. ئێستا ئەو سالب 8 لەگە ئەو سالب 8 ڕۆژ چماوە بە سین. نیشانەکە چییە؟ گەورەترە. دەبیتە بچووکتر لەبەر چ؟ چونکە دابەشی چت کردێ؟ ژمارەی سالب. موجب دابەش سالب هەر سالب دەکە. 48 دابەشی 8 دەکاتە 6. کوبزام شەشەکە، وەرە 8 جاران 6کە دەکاتە چەند؟ 48. کەواتە ئەو وەڵامەکەی. هێڵی ژمارەکانش بە هەمان شێوەی ئەوانە، دەستە چەپەکە ژمارەی سالبە، دەستە ڕاست موجبە، نێوانەکەی سفرە. ئەگەر ئەوەت سالب 6 بی، بازنەکەی تۆخ ناکەین لەبەر چونکە یەکسانەی لەگەڵدا نیە. سین بچووکتر لە سالب 6. بچووکتر لە سالب 6 چەند دەرەگریتەوە؟ بچووکتر لە سالب 6 سالب 7 سالب 8. کەواتە لۆ ئەو لای دەبتە ناوچەی شیکار. ئێستا سالب 7ەکە بچووکترە لە سالب 6. سالب 6 گەورەتر لە سالب 7 چونکە ژمارەی سالب چەندی